ئەوە گوڵە سۆرکەی ئەڵێنێ ئەوە گوڵە سەرکەی ئەڵێنێ ئەوە گوڵە زەردە ئەوە گوڵە سۆرە مای خوای ئەنە خۆ هەوڕاهاتی مێرە بکۆکەکە هەر تایبەتە ئێروکەم پێ خۆشە گەلێک ئێرەت پێ خۆشە؟ ئەرێ زۆر زۆرە یارەبی هەر لە خۆشی داوی لە تێخوای دەگەڵێن گۆشت خوایە ئەو گوڵانت لۆ چێ لێ کردیتەوە؟ لۆخۆ فێرە گوڵم زەمانی خۆ هەندە چوو بە بەز و چیستان و جێی خۆش ئەو زەمانەوە بێ هاتیتەوە ئەو زەمان ئەرێ دەبێت بەخوا ئەو زەمانی ڕۆوە دی ئەمە خەرکی چیستانێمە بەرێ بەڵا دەگە ئەو هەوانەکەی کەتیر هەولێرێ بەرێ بەرێ ئەجە بە خۆزبانت دەستت ماچەکەم سەلا ئەگەماندی بودانیشە ممنونم بۆڵە حەسیتی من بەهارەکەی خۆشە و سار زۆر بەچی زەمانی مەیە ئەمە زەمانی خۆ هەموو دەمێ بە فروباران بەچینە چیستانێ بە تووری ڕێواستندا هەرە بەفرەدەکەتا سە توور و سەدلان جە سندێ نەبوو ئەجا هەو ساڵەکە خوای گەورە ئەو وەنەک داینەوە ئەو بەرەکەت عینی بەرەکەتە عینی بەرەکەتە ئەرێ وەڵڵا خوا بکەم دنیا سەلامەت بێ خوان بۆ بێ بەڵا بن و خاتی گەورەیە خۆشکەی ساڵەتی بێ قەزا قەدەر بێ خوایە دەستم ماچەکەم سلمانە سەلامەت بن یا ڕەبی ئەنگۆ بەخێرێن دەستە چاوینە من هاتێ یا ڕەبی ماچەکەم چاو ڕەنگون و بەنگۆڕۆ ئەوە چ گوڵەکە لێت کردیتەوە ناویان چێ دەزانی؟ ئەوە گوڵە سۆرکەی ئەڵێنێ ئەوە گوڵە سەرکەی ئەڵێنێ ئەوە گوڵە زەردە ئەوە گوڵە سۆرە یارەبی سەلامەت بە قوربانە دۆچی گوڵەکان جوانی دەچێ بە ناسکرد دەبێت